بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي خۆشەویستان و ئازیزانم لە کۆتاخاڵ لە ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمە ئیماندار و موسڵمان کەوا ئێمە لە مانگی ڕەمەزانەوە فێرە بین ئەویش ناز و نیعمەتەکانی خوای گەورەی بۆ ئێمە ئیماندار و موسڵمان کە دەبینین ناز و نیعمەتەکانی خوای گەورە چەندە زۆر بەسەر ئێمەی موسڵماندا ئەوکو خوای گەورە بخۆی دەفەرمێت وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها ئەگەر بتانەوێت ناز و نیعمەتەکانی خوای گەورە بژمێرن ناتوانین بیان ژمێرین و هەروەها گەورەی واتە گەورەی ناز و نیعمەتەکانی خوای گەورە لێرە بۆ مەما دیار دەکەوێت کاتێک کە خوای گەورە منعی خواردن و خۆراکمان لێ دەکات کە ئاوە کە خواردنێکە کە ڕۆژانە ئێستا دەیخۆین یاخود کاتێک کە فتار دەکەین و تامیان دەکەین و دەخۆین بۆمان بە دیار دەکە کە ئەم شتانە چەندە ناز و نیعمەتێکی گەورەن کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە بەڵام لەم مانگە پیرۆزەدا کە خوای گەورە کاتێکی دیاری کردوکەوە ئێمە نەیخۆین هەتاوەکو کاتی بانگی مەغریب دەفەرمێت بۆیە ئەم کاتە سنوورەکەی دیاری کراوە ئەمە گەورەی دەسەڵاتی خوای گەورە بۆمان بە دیار دەکەیت چونکە ئیمانمان وایە کە خوای گەورە دەسەڵاتی کاملی هەیە بەسەر گۆی زەوی و خوای گەورە خاوەنی زەوی و ئاسمانەکان و ئەوەی کەوا لە نێوانیاندایە گەورەی ناز و نیعمەتەکانی خوای گەورە چونکە لێرەدا بۆ مامان دیار دەکەوێت ئەگەر بێت و لەش ساغ بی نازانیکەوە نەخۆشی چەندە کارێکی ناخۆشە ئەگەر بێت و نەخۆش بکەوی ئەو جا قەدری لەش ساقیەکەت دەزانیت یان ئەوەتە ئەگەر تۆ کەسێکی بەتەمەن بیت قەدری گەنجێتی دەزانیت چونکە تۆ ئەم مەرحەلەت بڕیوە ئەم قۆناغت بڕیوە ئەگەر بێت و هەر شتێک لێ قەتعکەن لێت بگرنەوە گرنگی شتەکەت بۆ بەدیار دەکەوێت کاتێک کە خوای گەورە بۆمان دەگرتەوە کە لە خواردن و خواردنەوە لە مانگە پیرۆزەدا هەتاوەکو کاتی بانگی مەغریب گرنگی ئەم خۆراکەت بۆ بەدیار دەکەوێت گرنگی ئاوت بۆ بەدیار دەکەوێت کە چەندە گرنگە ئەم ئاوەیکەوە دەیخۆیتەوە لە کاتی بانگی مەغریبدا بۆیە ئەمە یەکێکە لە ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان کە بتوانین ئێمە ناتوانین ناز و نیعمەتەکانی خوای گەورە بژمێرین بەڵکو تەنها پێویستە لەسەرمان سوپاسی خوای گەورە بکەین لەسەر ئەو ناز و نیعمەتانێکەوە بە ئێمەی مرۆڤ و ئێمەی موسڵمانی بەخشیوە ئەمەش گەورەی و دەسەڵاتی خوای گەورەیە بۆ ئێمە ئیماندار لە کۆتاییدا توانی بێتم سوودێکمان بە ئێوەی خۆشەویست گەیاندە بێت لەم زنجیرە بابەتەدا ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.